یەکەمی پێشانگای میناتۆری مافوگەری مامۆستا تۆفیق سعید کرایەوە لە شاری سلەیمانی کە لە ژێر دروشمی ئامێزانی کەلەپوری مافوگەری و هوەری میناتۆر. ئەم جۆرە هوەرە تایبەتمەندی خۆی هەیە و وە کۆمەڵێک کەس بە وردی کار لەسەرم بابەتاکەن و پەیوەستیشە بە فەرەنگ و دابوونەریت و کەلتوری ئەو ناوچەی کە تایە ئەژی و ئەم وردەکاریی لەم کارانەیە ئاکرێ بۆ خۆی لە خۆیان کۆمەڵێ جوانی ئەبەخشێ لامان کاتیشا کۆمەڵێ لە باگراوندی نەریت و ئەو پاراستنی کەلتورەیە کە ئێمە تایە ئەژین و ئێمە بزانین میناتۆر چیەوە مافوگەریش چۆن کاری لەسەر کردووە و مامۆستا تۆفیق تۆ توانێتی لەم پێشانگایە فیدباکی ئەو خەڵکانی کە پێشانگەکان بینیوە چۆن پرسیاریان کردووە گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا تۆفیق سعید وەکو کەلەپور ناسێک کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە. مامۆستا جان زۆر بەخێر بی بەیانی سپاسانەکەم بۆم دیدارە زۆر مامۆستا تۆ زۆر گرنگی بە کەلەپورەیت و خۆش کەلەپور ناسێکی زۆر باشی لە هەمیشە لەم شارەیە هەوڵت داوە کە زۆرینەی ئەو کەلو پەلانەش کۆرکەیتەوە کە مێژووی ئەم شارە و ناوچەکانی پێوە دیارە ئەم پێشانگای کە کردوتەوە با هەر لە دروشمەکەەوە دەست پێ بکەین ئامێزانی کەلەپوری مافوگەری و هوەری میناتۆر ئەمە چۆن ئەمە دروست بوو؟ بێگومان میناتۆر یانی هوەرە گچکەکان بەڵێ بە عەرەبی فەن الموسەغەرات میناتۆر لە چێوە هاتووە لە میلیۆمە هاتووە میلیۆمی وشەی لاتینی واتە ڕەنگی سووری گەش. ئەم کارە لە ناو کوردەواریشە لە زمانی شەرەفخانی بەدلیسیا باو بووە کتێبی شەرەفنامە بە پەرموچی شەرەفخان وێنەکان ڕازاوەتەوە بە بچووکی و بە گچکەیی ینی تەزنووس و میناتۆر دووشتی ئامێزانن دووشتی هاوتەری بن دووشتنکەوە دۆستی یەکن کە بەیەکەوە هاوکاری یەکەکەن و کەواتە ئێمە لە زمانی شەرەفخانی بەدلیسیەوە ئێمە ئەم کارەمان هەیە لە ناو کوردەواریە تاوان کە ئەڵێن فەرش خەڵق وازانێ هەر ئۆرتەیە و هەر سێ بە چوارە و هەر دوو بە سێیە و هەر لاکێشەیە و هەر ئەم شتانەیە بەڵام هوەری میناتۆریشمان خستە بواری فرشەوە بۆ زانیاری بەڕێستان بەڕاستی من پەیوەندیم بە برادێکمەوە کرد لە مەهابادە ناوی کامەرانە هە لێرەوە ڕێز و سڵاوم هەیە بووی وتم گەورەترین فەرش لە ئێرانە وە بچووکترین فەرش لە ئێرانە بۆم بنێرە بە واتساب بۆی نردوم لامە هەچ کاتێویستان بۆتان ئەخەمە سەر کاغەز و بۆتانە نێرم گەورەترین فەرش هەڵێ 600 متر چوارگۆشەیە یعنی دوو خانووی 300 متری لەو بچووکتر 400 مترە تاوان من لە قەسرەکانیشا لە کۆشکەکانیشا دیومە فەرشم دیوە 150 متر چوارگۆشە 200 متر چوارگۆشە من بە تەعەجوبم کردیانی هەر یەک پارچەش بوو هەر یەک پارچە بڵێ بەڵام ئێستا لە ئیمارات فەرشێکیان هەیە زۆر زۆر لەوە گەورەترە و چەند 2 ملیۆن پۆین 2 ملیار گرێتیایە تو حسابی ئەم ژمارە زۆرە بکە کە ئەبێ چەند کەزیشی تیا کردبێ و ماوەی چەنی بەسەر بردبێ ئەم هوەرە هوەرێکی جیهانیە جاران زیاتر لە تەختە سیرامیک ئاجیانی هینی فیل لەمانە زیاتر بەکارەهات بەڕاستی منیش بیرم کردەوە وەکو تایبەتمەندی خۆم لە بواری فەرشە طبعا من لە ساڵی 1970 ئەم کارە ئەەکەم ئەمە بەشێکە لە کەلەپوری نەتەوایەتیمان وتم باشە بۆچی پیشانگایەکی میناتۆری مافوگەری نەکەمەوە بەڕاستی هەر مایەوە تا ئەم دە ساڵی دوایی ئەم دە ساڵی دوایی دوای خانە نشینم هەستم بە بەتاڵاییە کرد بەتاڵاییەکەم بەم کارانە پڕ کردەوە و هیوادارم ئەگەر تەمەەن ڕێبا و چاو ڕێبا و پشت ڕێبا مامۆستاگیان
ئەم هونەرە ئێستا لەم کارانەی کە هێناوتە بە شێوازێک ڕەنگی داوەتەوە یعنی کۆمەڵە کاری جوانی بەڕێستانە بینین کە ئێستا لەگەڵ خۆت هێناوتە چۆن چۆنی ئەم هونەرە تیا بەکارهێناوە لە کارەکانی بەڕێستا چۆن ڕەنگی یاوەتەوە لە کارەکانی بەڕێستا طبعا من زیاتر پشتم بەسۆ بە بەڕە و فەرش ینی بەڕە و مافور کاڵین مافور ینی فەرژەگرێتەوە فەرش کەلیمێکی وشەیەکی عەرەبیە بەڵام کوردی خۆمان پێوترێ مافور زیاتر ئیتیمامم بەم دووشتەیەوە لە کوردەواریە بە تایبەتی ڕەوەندەکان ئەوانەی کە لە ناو خێوەتگا ئەژین کوێستان و گەرمیانەکەن ئەوان هەم ئیشەکەژەکەن هەم بۆ بەکارهێنانی ژیانی خۆشیان بەکارهێنن چ فەرش چ بەڕە اینجا ئەو ڕێگانی ئەوان بەکارهێنن ڕەنی تۆخ و گەرمە چونکە شوێنەکانیان ساردا بە تەبیعەتی ئینسان بە سروشتی ئینسان لە هەر شوێنێکا بێت ئەگەر شوێنێکی گەرم بێ حەزی لە ڕەنی کاڵە ئەگەر شوێنێکی حەزی لە ڕەنی تۆخە شوێنێکی سارد و کوێستان بێ حەزی لە ڕەنی تۆخە بەڕاستی ئەم شتەکاری لە من کرد کە دەستکەم بە دروستکردنی ئەم کارە میناتۆریانە ئەنجا وەکو عەرزم کردن وتم بچووکترین فەرش لەو برادەرم پرسی ئایا چەنەهی ئێران وتی لامە لە هێنا لامە لە واتساپا لامە هەچ کەسێ ویستی پەیوەندیم پێوەکە بۆ هێنێرم وتی بچووکترین فەرش لە ئێرانە ئاوریشمە سیبەسیە سیبەسی ینی وەکو دەسڕێک وایە لولی کەوبی خەرە دەستەوە بەڵام من توانیمە بە قەدەر سانتیمێ بە 2 سانتیم 3 سانتیم دروستکەم ئەمەی کە لای منەوە ئەوەی کە لای جەنابتەوەیە بچووکتر زۆر بچووک یانی تقریبا نیوش قارتەیە بە قەدەر نیوش قارتەیە و ئەچێکی زۆرم پێوە کێشا باش مامۆستا فەرقی هەیە یعنی ئەگەر باسێکی ئەومان بۆ کە ئەگەر فەرشەکە گەورە بێ مادام ئاماژە بەوە ئەکەی ئەڵەی زۆر زۆر بچووکە هیلاکەتی زیاترە یاخود کارکردن بە شێوازەکە ئەگەر فەرشەکە گەورە بێ یاخود زۆر زۆر بچووک بێت ئەمان چۆنە خۆی فەرشی گەورەی ئەتیادی ئەو نەخشەی کە لە بەردەم تا نەخشەکان هەموو مڕەبعاتە وەکو چۆن ئێوە کچان پێڵێن ئەتەمین ئەمیش لەو بابەتەیە هەموو چوار گۆشەیەک گرەیەکە لەسەر فەرشەکە فەرشی ئیعتیادی ینی تۆ ئەتوانی ڕەنگە ڕیزەکان هەندێک ڕیز لە بەرکی بەڵام فەرشی ورد فەرشی بچووک ینی ئەبێ زۆر تەرچیسکی یعنی و جاری وا هەبووە 3 ڕیز گەڕاومەتەوە بۆ ریزی یەکەم هەڵم وشانوەتەوە هێناومەتەوە هەتا هێناومەتەوە تامشکە نابێ هەڵی تیاابێ وردەکاری زیاتر وردەکاریشی زۆری تایە یعنی ئەتوانم بڵم لە ئیشی زەنگیانە وردەکاری تر ئیشی فەرشە باشە مامۆستا میناتۆر زۆربەی هونەرمەندان زۆر جار لەسەر تۆ لەسەر مافور کردوتە زۆر هونەرمەندیکەیە لەسەر کۆمەڵێک کەلوپەلی ترێکە ینی هەندێک هونەرمەندێ ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستان هونەرمەند عوسمانی ڕەحیمزادە پەیکەرسازێکە کە ماوەی چەند ساڵێکی زۆرە خەریکی میناتۆرە لەسەر دار هەڵکۆڵی یعنی چیرۆکەکان دروستەکاتەوە ئەو کەلتورێکە لە ڕابردووە هەمان بووە لە ئاهەنگێڕان و یاخۆ ئەو کارەساتانە و ڕووداوانی بەسەرمانات و دروستیەکاتەوە میناتۆر چەنە کارێکی هونەریە ئەمەنش جوانی ئەبەخشێ بە کارەکە تۆ بە وردەکاریەش کارە لەسەر کردووە هیچ لە وێنەکان تا هەمووی نەخشاندن بوو بەڵام ئەمەیان سەعاتێکە بۆ سەعاتیش هەڵبژان خۆمە کەلوپەلێکە لە ماڵە ڕۆژانەیمە بەکارهێن بەڕاستی برادران وتیان تۆ وەکو ئەم کارەیەکەیت و ئەو کارەشی کاتی خۆی کردووە کاتی خۆی لە کۆمەڵی کەلەپور کە دیاریمانە بر بۆ کەسەکان بۆ سەرۆک وەزیران و بۆ وەزیرەکان و بۆ پارێزگا و بۆ فڵان و فیسار و ئەم کەسانە تەکلیفیان لە من و کا خالی ڕەسوڵە کرد بەڵام کا خالی ڕەسوڵ هەر لێرەوە چاوی ماجەکەم ئەو ڕۆی ئێستا لە هۆڵەنداژی من ئەم کارەمە کرد کارەکە کارێکی فۆلکلۆریە جازم و کوژەکە و گوڵمکە و ئەم شتانە ینی ئامێزانی کە لەگەڵ سەعاتە شتێکی تقریبا جوان دەرەچێ وتم بە مافورگەرێکەش و ئەوەش هەردووچان تێکەڵکەم ڕەنگە شتێکی جوان بەدڵنیایی کارێکی زۆر جوانە مامۆستاگیان وەک ئاماژەشە پێ کرد ئەم هونەرە لە
بەدەر لە کاری فەرش و لە کاری مافورە لەسەر چەند بابەتێکی تریش ئەنجامەدرێ ینی لە هوەری هەڵکۆڵینا ئەنجامەدرێ جیاوازی هەیە هیچ جیاوازێکی هەیە هوەرەکە ینی تۆ ئەگەر هوەرەکە لەسەر مافورێک ئەنجام بدەیت لەگەڵ ئەوەی کە هوەرمەندێکی تر لەسەر دارێک یاخود تەختەیەک ئەنجامی بدا جیاوازی بەدی ئەکرێت لە نێوانیانە کارەکە هوەرمەندەکەی گۆڕێ هوەرمەندی شێوەکار کاری شێوەکاری میناتۆریەکە هوەرمەندی سیرامیک واتە گۆزەگەری کار لەسەر کاری میناتۆری سیرامیکەکە هوەرمەندی دارتاش کار لەسەر دارەکە بەڵام داری بە نرخ مەسەلەن گوێزە و ئەبەنووسە و ئەم شتا ڕاقێ بەناوبانگانەی کە لە جیهانە بەکاردێت هوەرمەندی بیانی هەیە کە کار لەسەر هینی فیلەکە ئاجەکەشتی سێسەیری لە دروستەکان ئەجا بە چیرۆکێکیش بجێڕینەوە لەم هینا قسە هێنێ ساڵی هەشتاکان بوو هەندێک هوەرمەندی کوردی خۆمان چاوی هەمویان ماچەکەم ناوەکانی لە دەلیلەکەم ئایبا ناویان بێنم نەک ناویەکی چانم بیرچێ هەمویان دۆست و خۆشەویست و ئازیزمە لەوانە هوەرمەندان محەممەد حەمە سەعید حەسەن کە ئێستا لە ژیانانەمەوە کۆچی کردووە ڕەوانشاد ئەنجا مامۆستا ئیسماعیل خەیات و بورهان سابیر و ئاراز عەبدولکەریم و نامیق عەلی قادر و هیممەت کاکەیی ئەمانە پیشانگایەکی میناتۆریان لە هۆڵی ڕەشید کردەوە لە بەغا کە بەڕاستی بووە مایەی سەرسوڕمانی جەماوەری بەغدا ینی کاریان کردبوو کارەکە زۆر ناوازە بوو زۆر جوان بوو زۆر قەشەنگ بوو کارەکان هاوبەش بوو مامۆستا بەڵێ کارەکانیان هاوبەش بوو هەر کەسە هینی خۆی هەبوو کاری خۆی هەبوو شوێنی خۆی هەبوو بەڵێ پاش ئەوە لە دوای ڕاپەڕین هوەرمەند محەممەد حەمە سەعید حەسەن ڕەوانشاد بەشداری کرد لە میهرەجانی هوەرمەندانی سلەیمانی هوەرمەندانی کوردستان لەقی سلەیمانی بەکاری میناتۆر یعنی ئێستا شتێک بڵێم ڕەنگە سەرتان سۆر بمێنێ گۆزەی دروست کردبوو لەسەر نوچی دەرزی دەمبوز ڕاوەستا بوو ئەگەر بە زەڕەبین تەماشان نەکردایە هیچ نابینی کارەکان زۆر ورد بووە یعنی ئەمە عجایب و غەرایبێکی زۆر عجایبە کە نەکراوە تا ئێستا لە جیهانە نەکراوە ئەجا کۆمەڵێ بیانی هاتن یەکێ لەوانە وازانم ڕێکخراوێکی فەڕەنسی بوون وتیان کاکە ئەتوانین ئێمە هەندێک قسە لەگەڵا بکەین فەرمونون وتی ئەتوانین داوەتێکین بی بۆ فەڕەنسا لە فەڕەنسا ئەم پیشانگایەمان بۆ بکەیتەوە وتی وەڵا مەمنونیشە سوپاسانەکەم تەبەن هوەرەکەمان بگاتە ئاسی فەڕەنسا و لە فەڕەنسا بکرێتەوە مە شانازیەکە بۆ گەلی کوردی شانازیەکە بۆ هوەرمەندی کوردستان ڕاستە چوو لەوێ لە هۆڵی فرانسۆ میتەران بۆی کردەوە لە هۆڵی جەنەڕاڵ دیگۆل یعنی ناوبانیەکی زۆری نایەوە کە ئەو شتەی کە دروستی کرده بوو لەسەر نوچی دەرزی لەسەر دەنجی شقارتە لەسەر پارچەدارێک خەڵق بە زەڕەبین تەماشایان نەکرد ئەنجا ئەیان بینی ینی لایەن زۆر سەریان سوڕما کە ئەم کارە ئەم شتە دروست کراوە ئەجا بۆ نەکبەتی لێرە هەندێک شت نەکبەتیشمان بۆ دروستەکە مجلەی شەرقی ئەوسەت هاتن مقابلەیان کە دیدارێکیان لەگەڵ ئاساس کرد لەسەر ئەم کارە ناوازەیە لە کۆتاییە نووسیبیان ئەلفەنانە العەرەبی العێراقی هونەرمەندی عەرەبی عێراق کامەیدی هەر بەجارەی داڕما ینی ئەمەنەی پێ ناخۆش بوو باشە من کوردم بۆچی ئەم کەی بە عەرەب قەیناکە بڵێ هونەرمەندی عێراقی پێم باشترە لەوەی کە بڵێ هونەرمەندی عەرەبی عێراق جا بەڕاستی هەر لێرەوە هەزار ڕەحمەتی بۆ نێرم کە ئەو کارە ناوازانەی کرد و سیرامیکی بەرز کردەوە بەڵێ مامۆستا لەناو ئەم دەلیلەیە کە زۆری کارەکان زۆرن بەڵام نەو هێناوەتە ستۆدیۆوە هەندێک کار لێرەیە گراوکاران پیشانی بێن لەسەر فەرشەکان ناوت نووسیوە و خێر ڕقەمیشت داناوە ئەمانە مانای چییە؟ کوردستان ئەوە
لەسەرەوە نووسیمە کوردستان لە خواریشەوە نووسیمە دوو کەڕە دوو ئەکاتە یەک. ئەوە شارێکی شەهید قازی محەممە کاڵێوە بیرم دێ لە مەکتەبە دایان پرسی دوو جاران دوو ئەکاتە چەند هەموو تێک ڕائەیانگو دەکاتە چوار بەڵام لای من وابوو دوو جاران دوو ئەکاتە یەک ناکاتە چوار کوردستان هەر یەک پاچێ و نابێ بە چوار. جا بەڕاستی ئەوە کاری تێکردم کەوتم ئیلا ئەبێ من ئەم شعرەی شەهید قازی بکەم بە ئەو مافورە و یادێکی بکەم لەگەڵ جوانکاری کارەکانە هەمووشی کۆمەڵێ واتای لە پشتەوە هەندێک کاری کەشەیە کە بۆ نمونەمانە تیپی مۆسیقای سلێمانی کە ئەوانیش مێژوێکیان هەیە لەم شارانی و سەدەیە کارەکەن ئەمە تۆکو لەسەر فەرش بۆ چنیوت ئەوە تقریبا پەنجا بە چ لە بێ ئەو هینە ئەو تیپی مۆسیقای سلێمانی ساڵی هەفتاوسێ من خولی مەڵبەندی ئیشی دەستی مووسڵم تەواو کرد کە تەواوم کرد هاتمەوە وەکو خولیایەک حەزم کرد لە ماڵیشەوە میشە بکەم و لە دایرش مامۆسایانم فێرە کرد ڕاهێنانی مامۆسایانمە کرد. ڕۆژێک هەر لێرەوە چای ماجەکەم کە عومەر سەرکار برای مامۆسا خالی سەرکار لەگەڵ برادەریشی ترمە هاتن بۆ ماڵەوە سەردانیان کردم سەیریان کرد ئیشی فەرژەکەم وتی وەڵابێ لۆگۆکە بۆ بێنم و بۆم بۆ مامکەی بەفەرشتم بە شانازیەوە بە سەرچاو بۆتانەکەم ئەمەی عەرسانەکەم ساڵی 76 بۆ 77 بوو ئەو کارم هی ساڵی 76 77 هەر بە دیاریش بۆ ئەوانم نردووە جا پێم باش بوو کە لەم پیشانگەیەشە دایبەزێن دەستە خۆش بێ مامۆستا بە هیوای سەرکەوتن بە هیوای ئەوەی کە ئەمە درێژەی پێبێ ئەم کارانە کاری ناوازدەن وێ حەزیشم کرد نەختێ کار نییە ناوتم با حەقیەوانش بین کە لە ناو دەلیلەکەی هەبوو دووبارە سپاس بۆ دەستەکانە خۆش بێ مامۆستاگیان سپاس بۆ تۆ ئەمڕۆ لەگەڵمان بووی بە شازێکی ڕاستەوخۆ دەستەکانە خۆش بێ.